هەموو ساڵێک لە پاییزدا ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان چاویان لەسەرەوەیە دەرگای ناونووسین بۆ ڤیزای لۆتەری ئەمریکا بکرێتەوە. ئەم بەرنامەیە کە بە بەرنامەی ڤیزایی هەمەجۆری ناسراوە، ئامانجی سەرەکی حکوومەتی ئەمریکا لێی هێنانە ناوەوەی خەڵکە لەو وڵاتانەی کە بە شێوەیەکی سروشتی ڕێژەی کۆچیان بۆ ئەمریکا کەمە تا هەمەجۆری کلتوری و نەژادی لە ناو کۆمەڵگەی ئەمریکیدا بپارێزرێت و زیاد بکرێت. بەڵام لە سەردەمی ترەمپدا هیچ شتێک بە خۆڕایی نییە و تەنانەت بۆ ئەوەی بەختی خۆشت تاقی بکەیتەوە ئەوە هەر دەبێت پارە بدەیت. چارەنووسی ملیۆنان کەس تەنیا بە کۆمپیوتەرێک سپێردراوە، سیستەمێکی ئەلکترۆنی ئالۆز بە شێوەیەکی هەڕەمەکی تەواو لە ناو ئەو ملیۆنان داواکاریەدا ناوی نزیکەی 55,000 کەس هەڵدەبژێرێت. پرۆسەکە زۆر بە سادەیی بەم شێوەیەیە. لە کاتێکی دیاریکراودا دەرگای خۆتۆمارکردن دەکرێتەوە، ئەوانەی ناویان دەنووسن و فلتەرەکە تێدەپەڕێنن با سیستەمێکی کۆمپیوتەری تیر و پشکیان بۆ دەکرێت و 55,000 کەس دەبرێنە ئەمریکا و مافی مانەوەیان پێدەدرێت. ئەمە زانیاریە گشتێکە بوو، بەڵام هەندێ وردەکاری هەیە ڕەنگە تا ئێستا لەبارەی ئەم لۆتەریەوە نەتزانی بێت. خەڵکی هەموو وڵاتانی دنیا بۆیان هەیە ئەم لۆتەریە پڕ بکەنەوە، جگە لە خەڵکی 8 وڵات، ئەوانیش بریتین لە مەکسیک، کەنەدا، چین، هند، فلیپین، کۆریای باشوور، بەریتانیا و ڤێتنام. خەڵکی 10 وڵاتیش هەن زۆربەی ساڵەکان چانسی ئەوەیان هەیە زۆرترین کەسیان بەرتیر و پشکەکە بکەوێت. ئەوانیش بریتین لە میسر، سۆدان، مەغریب، نێجیریا، ئۆکرانیا، رووسیا، ئێران و گانا و ئەسیوپیا. هەموو ساڵێک لە 4 ئۆکتۆبەر دەرگای خۆتۆمارکردن دەکرێتەوە هەتا 7 تشرینی دووەم. ساڵی دوای ئەوەش لە 4 ئایار ناوەکان دەردەچن، بەڵام ئەم ساڵ لە وادەی خۆیدا نەکراوەتەوە و نازاندرێ کەی دەست پێ دەکات و کەی بەبەختەکان دەردەکەون. ئەوەی ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی پێشوو ئەوەیە هەر کەسێک لۆتەریەکە پڕ بکاتەوە دەبێت بڕی $1 بدات. ئیدارەی ترامپ بەم هەنگاوە سادەیە ملیۆنان دۆلار بۆ خەزێنەکەی زیاد دەکات.